بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. برزان وخوشويستانم لخزمة كتاب نيابي الأذكار إمام النووي جيان بسر أبين ديارم كتاب النيابي كلو كتابانيك سوودێکی زۆر گەورەی بە جیهانی ئیسلامی گەیاندووە و چەندین جار بە دەرز وتراوەتەوە و چەند کەس شەرحی کردووە و چەند کەس تەحقیقی کردووە و زۆر کەس لە خزمەتی ئەم کتێبا بوون. ئیمامی نەووی قبوڵێکی زۆر گەورەی هەیە لە جیهانی ئیسلامیە، وای گەورە بەهۆی ئەو ئیخلاسە گەورەی کە هەیە بۆ قبوڵێکی زۆر گەورەی داوەت. ئێمە لە باسی کتابی مردووین، ئینسان لە کاتی سەرمەرگیە، لە کاتی نەخۆشیە چی بکە، چۆن بکە، ئەوانەی دەوروبەر چی بۆ بکەن، هەر هەمووی بە درێژی بۆ باس کردوین. أمر باسي أمان بوأكا باب ما ينفع الميت من قول غيره. أفرمي أم باب باسي أوأكا آية تشتك لو تني خلق بو أو كسي كمردو سودي لورقري وتكان تشين أو كلماتان تشين للزندو ودرأة مردو إسفادان ليك. طبعا علماء أمتي في غمر صلى الله عليه وسلم همويا إجماعيا هي لسر أويك دعاب مردو ثوابك الراست وخو أجاب مردو، دعاب مردو ثوابك أجاب مردو. أفرمي أجمع العلماء على أن الدعاء للأموات ينفعهم ويصلهم ثوابك أن بي أجا دليل ينشي فرمانا والذين جاءوا من بعدهم يقولون ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان. خويا لأيام خوجبا لو إيمان دارنا إلا بيش إيام أبونو خزمتي أم ديني أن كردو خويا لأن خوجبا طبعا سبقونا بالإيمان زور قوري إما استلوا شبلين لهلبجا أو خزمتي دينك يعني أشتيق أزان شن كس هل لها وضي في غنبره صلى الله عليه وسلم، هل للتابعين وهل لتابعي تابعين ولا أولياء لعلماء قورة هر هم خزمتي أن كدو لمشارع أمشون أن أودان كدو تا قيشتو تلاقي أزان شن كس خيني خوي رشتو، شن كس عارقي كدو تو، شن كس بقلمكي نوسيوتي، أزان شن كس شون يجي لمشون أنا كدو. وتصور مكان دولي إسلامي شوينكي هبه السجدي عارف وعابد وعالمكي بسر ونبي بانخوازێکی بەسەرەوە نەبێت. بۆیە ئینسانی مسلمان کاتێککە دوعا بکە بۆ هەموو ئەوانە لە یادیان نەکە قەت ئەبەدەن، چونکە ئەوە شۆڕشێکە لە ئێستەوە دەستی پێ نەکردووە. هەر لە زەمەنی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم زۆر کەس هەبوون هاتوون بۆنی پێغەمبەریان صلی الله عليه وسلم پەخش کردووە بۆ وڵات و نیشتیمان و جیهانان، مەگەر هاوڵی خۆشەویست نییە لە بوخارە وەفاتی کردبێ، مەگەر هاوڵی خۆشەویست نییە لە کوردستان وەفاتی کردبێ، مەگەر هاوڵی خۆشەویست نییە لە ئەفریقیا لە شوێنێکی دوورە وەفاتی کردبێ. ئەزان چەند هاوڵ هەیە لەناو بەحرا وەفاتیان کرد، شوهەدای ئەسحاب چەندێکن، شوهەدای تابعین چەندێکن، ئومەتی ئیسلامی 1000 ساڵی حکمی ئەزان چەند شەهیدی داوە، چ خوێنێ ڕژداوە لەم ئومەتە. ئەو بەرنامە لە خۆ نەگەیشتوتە ئێمە. بۆیە دائما لە دوعاکانە ولإخواننا الذين سبقونا بالإيمان، پێش ئێمە ئیمان چرای مەشخەڵی ئیمانیان هەڵکردووە لە پێشمانەوە ڕۆشتووە. ئاياتی تریشمان زۆرە دەلیل لەسەر ئەوە. لە حەدیثەکانیشە فەرمایشتێکی مەشهورمان هەیە، خۆشەویست ئەفەرمێ اللهم اغفر لأهل بقيع الغرقد. طبعا وشەی بەقیع هەندێک جار وشەی الغەرقەدی لەگەڵا بەکاری. طبعا غەرقەد خۆمان نەزانین دارێکە ئەوە کەمێک بەرزە بێتەوە. لە فەرمایشتەکانە هاتووە لە ڕۆژی قیامەتە یەهودەکان لەکوێ خۆیان نەشانەوە لە پشت داری غەرقەد، حتا دارەکە شاهیدی ئەڵێ کوڕە موسڵمان وەرە ئەمە یەهودیەکە لە پشتمەوە بیکوژن. بۆچی بەقیع پێوتێ بەقیعی غەرقەد؟ کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن ناو مەدینە کۆمەڵ بەقیع یعنی زەوی پانتا ئاوا زەویەکە ئاوا کرابێتەوە. چەند بەقیعەکە بوو، بەقیعی زوبەیر هەبوو، بەقیعی یەهودیەکان هەبوو، بەقیعی غەرقەد هەبوو، پڕ بوو لەو دارە. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم یەکەم هاوڵ کە وەفاتی کرد لە ناو مەدینەیە تەڵحەی کوڕی زوبەیر هێنای لەکوێ ناشتی لە بەقیعی غەرقەدە. ئێستا مەشهورە بەوەی 10,000 سەحابە گۆڕەکەی لەوێ لە بەقیعی غەرقەد. فەرمووی باشترین زەوی لەسەر زەویا بۆ مردو ناشتن ئەوێ. لە ڕێواتێکا فەرمووی عەذابی قەبریان لەسەر نییە، بۆیە پێوتێ بەقیعی غەرقەد. ئێستا خۆ داری غەرقەتی لێ نییە، بچەوە ئەو زەمانە پڕ بوو لە داری غەرقەد.
پیغمبری خوا صلی الله علیه و آله و سلم فرمووی بقیع غرقد کە نزیکە لە مزگەوتەکەی خۆمەوە ئەبێتە شوێنی مردوەکان کە تیایە ئەنێژرێ. لە ڕیوایەتێکی ترە فەرموویەتی اللهم اغفر لحينا وميتنا، زیندوەکان و مردووەکانمان. ئەمان دلیل لەسەرەوەی کە دوعا ئەگا بە مردوو. اینجا دوای ئەمە ئیمام ئەفەرمێ واختلف العلماء في وصول ثواب قراءة القرآن، بنسبة خوێندنی قورآن و علماء اختلافیان هەیە ئایا ثوابەکەی ئەگا بە مردوو یان ناگا بە مردوو. مشهور لە مەذهبی ئیمامی شافعی و جەماعەتێکی علەمای ترە فەرمێ ئەنەه لا يصل، ناگا بە مردوو. لە مەذهبی ئەسڵی مەذهبی ئیمامی شافعی ثوابی خوێندنی قورآن ناگا بە مردوو. مذهبی ئیمامی ئەحمەد و جەماعەتێک لەگەڵیا ئەوان ڕەئیان ئەوهایە، هەندێکیش لە ئەصحابی ئیمامی شافعی على أنه يصل كقراءة قرآن وخوێندنی قورآن ئەجرەکەی ئەگا بە مردوو. إمام النووي فرمي اختيار آواء إنسان أجر قرآن خوان لقرآن كبوية وبلي اللهم أوصل ثواب ما قرأته إلى فلان، فأيان ثوابي أم قرآنك خوان بيجينا وفلان كذا والله أعلم ما موافر. طبعا يشكل أبابة تاني كلام أخيرانا ولا نوتكانا وقرفت أي زور قوري لنا جيل الشباب وعامة كردستان آلوزيكي دروس كد المسألة جيشتني فاتحة بمردو قرآن خوندن بمردو أجا ناجا أبو الشر كيشلنا ومزقته الله أكيد جورة باهي والله جورة جنيها شو مسألة كي اختلافية شون دزنج لأفراد أشكال ناشكي كيف خويتي كي إخواني كي نايخواني كي إشكالي كي ناشكي أوكي باهي أو جنجي لقلب بكري. تصور كان ابن تيمية رحمة الله عليه فتاوى كموضوع كي زور جورة چندين لا برباسي وكاكالي هر أجا چند دليل ينتهي لسبب ثواب قراءة فاتحة يان قرآن أجاب مردو. ومذهب إمام أحمد أصله زور جوري أو يجي لوش تاني كنفع إليه كمردو بريتي لخواني قرآني بيروز. ولا مذهب إمام الشافعي أو رأيه كناجاب مردو. بلام لهردوا نتعصبت هبوي كالله أجا نتعصبت هبوي على الناجا مسألة اختلافية. أم أين بيروزة عظيمة لهندي الروايات بس يوكر مليون مسألة اختلافي كوكرة وتو هندق ألان 4 مليون بس هندق ألان 10 مليون مسألة اختلافي لفقهها هي 10 مليون مسألة اختلافيها ويني أو كزنات وانا تفسيق وتضليل هيج كسب قال سر أنبابتان مسائل اختلافين علماء هاتون اجتهاديان كردوا فكري خوان خصوة قر حتى وكو برياري عن داول سر أوي آية أم هندق رأي أو هندق رأي جاري أو 4 رأي هي 5 رأي هي هندي مسائل من هي مازال ينظر رأيه ينظر رأيه إسآية دزنجكت بخوتن أشكي ينظر رأي لفقه إسلامياتي كزنات وين كز تضليلك أو بلي والله أو من راسته بس لا هموما برأي خوما بيمن ويا أمي إيم باشترينا بلام مرج نية إتر أما أول وآخر به هر أو التواب أبي النفس ببرام بركان إيش بكريت ويا أمتي في غمر صلى الله عليه وآله وسلم أو كاتانيك جوان لحقيقة دينك تيجشتوا جوان ما مالي لقل اختلافاتها كردوا كالحقيقة دينك اشتينا جشتوا ما مالي لقل اختلافاتها غلط بو وكو أمره كل الجوهري دينك دور كوتونته لقل اختلافاتها نازين شون ما مالكين بهلا ما ملاكين زور كاتيش سياسة أبيت بشكل لفقه إسلامي هر فرقة كاتبك ومالي الله يبرز كوتو لفقها هم فرقة بدرجة ميجو أوها مثلا خوارج بين أوها معتزلة بين أوها هم يعني أوها أصولي فكرة خوي بازنا كردوكم الله مسائل اختلافي كردوتا شيء معي أوي كشر لسر كردو بويا بين لعقيدة إسلامية بس يخوف فكرة واش خوف حقيقي وس عقيدة إسلامية شو كفرقة كاتون بروان بخوف نبوة فرقة اشتراك وتوانا حر أبي بالروبي بتشكو حديثي لسر شو تنوع عقيدة إسلامية والرب تجيب عقيدة وإني بوي أبي الزور بورياي ما مال لقل أنبابة اختلافي أنا بكري يعني بالرواكن هركسي فتاوى بخوانته يقيني بيا أبيك ثواب قراءتي قرآن قات مردو دليل كانوا وبلغ كانوا وآراء علماء وتابعين حتى لنا وأصحابه أم اختلافها هي آيات ثواب قراءة قرآن أجات يعني هي أمر نيشة كتوا تصورك يا ناقات حل لنا وأصحابه حتى أمر اختلافيتي بويا أم بابة اختلافي أنا أبي الزور بوريا إمام الله لقلا كريه أو تا إمام لوني وأنا نهاتوا بالله والله دروس تيا دروس نية هاتوا الله أجر خندت
ئەم دوعایە بە دوایە بخوێنە بەشکم خوای گەورە ثەوابەکەی ئەگەیەن. خۆ ئەمە خۆی شافعی مەذهبە، ئەبێ لە ئەسڵە ئەم ئیمام دیفاع لەوەکە بڵێ نا، بەڵام لەبەر بابەتەکە زۆر اختلافیە و ئاڵۆزە، ئەڵێ والله ئەعلەم اختیار ئاوهایە کە ئینسان لە دوای ئەوەی بۆ نمونە کەسێک سوورەتی فاتحەی بۆ مردوویەک خوێن بە جوانی بیخوێنێ پەلە پەلە بەل ئەوە هەر دروست نییە و پەلە پەلە تا لە تەعزیە ئەوانە کابرا نازە حتا ئەڵێ بسم الله الرحمن الرحیم بە جوانی وڵێ سلام علیکم خوا جەزاتان باتەوە، ئەوە چۆن فریاکەوت نا لەسەر خۆ هێواش بیخوێنە کە تەواوت کرد اللهم أوصل ثواب ما قرأته إلى روح فلان خواجان ثوابي چەند کەلیماتی قورآن کە خوێندم بیگەێنە بە فلان کەس. ئەسڵی ئەم بابەتە اختلافیەش لە چیەوە سەرچاوە ئەگرێ؟ اختلاف نییە لە ناو عولەمایانە، هەر شتێ مادی بێ ئەگاتە مردوو، هەر شتێ مادی بێ ئەگاتە مردوو. بۆ نمونە ئەگەر مردوو قەرزار بێت و قەرزەکەی بۆ ئەدەیتەوە لەوێ بەڵام مصیبەتی قەرزەکەی لەسەر لا ئەچێ. بە نمونە ئەگەر خەیری بۆ بکەی سەدەقەی بۆ بکەی باشە یەکسەر پێی ئەگا، واضحە سەدەقەی بۆ بکەی یەکسەر ڕاستەوخۆ چونکە پارەیە مادەیە پێی ئەگا. ئایا حەج لەبەرەوەی حەج بە ماڵ ئەکرێ کەسێک توانای نەبوو پارە ئەدا ماڵی تیا، چونکە هەندێک عیبادات هەیە پێوتێ بەدەنی مەحض، هەندێک پێوترێ بەدەنی مالی، هەندێک پێوتێ مالی. ئەوەی مالی هەمووی ئەگا، ئەوەی بەدەنی مالی هەر ئەگا. وەرمونە حەج لە بری مردوو ئەکەی، عومرە لە بری مردوو ئەکەی، ڕۆژوو بۆ مردوو ئەگریتەوە. بۆچی؟ باشە خۆ ڕۆژوو بەدەنی نییە، نە لەبەرەوەی ئەگەر کەسێک توانای نەبێ پارە ئەدا لە بەرامبەریە باشە مادی مالیە باشە لە هەردووکیانە. بۆیە یەکێک کاتە خزمەت خۆشەویست صلی الله علیه وسلم فەرمووی دایکم وفاتی کردووە و ڕۆژوو قەرزارە، ئەتوانم قەرزەکانی بۆ بگرمەوە؟ فەرمووی فەدین الله أحق بالقضاء، دینی خوا ئەولاترە بەوەی کە قەزای بۆ بکەیتەوە، یا لە ڕێواتێکە دین الله قەرزەکانی خوا ئەولاترە بەوەی بیدەیتەوە. کەوابوو مادیەکان ئەوەی مادەی لە بەرامبەرا بێ ئەکرد چیمان هەیە، یعنی بەدەنی مەحەزە بەس نوێژ لە بری مردوو ناکرێت. ئەی قورئان، ئایا قورئان تۆ پارە بدەی لە پێناوی قورئان خوێندنە ئایا دروستە یا دروست نییە؟ جمهوری عولەما پێیان دروستە، تەنها مەزهەبی ئیمام ئەبوو حەنیفەیە کە پێی دروست نییە. ئەگەر هەر سێ مەزهەبەکەی تر ئەگەر تۆ بچی تعلیمی قورئان کەی بە پارە قەی چێک دروستە، پارە بدەی پارەش وەرگری هەر دروستە لە تعلیمی قورئانە بە پێی هەر سێ مەزهەبەک. یان ڕوقیە شەرعی دقی چەند دقی لەسەر تۆ قورئانە خوێنی کەچی لە بەرامبەرەوە شتێک وەرەگری. وەکو حەدیثێکی صحیح مسلم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کە هاتووە هاوڵان چوونە شوێنێک و کەسێک مار پێوەیدا بوو یا شتێ پێوەیدا بوو قورئانە بەسەرە خوێند و 27 مەڕیان لە بەرامبەریا وەرگرت. کەوابوو ئەویش عینەن چییە؟ مەسئلەی قورئان مەسئلەیەکی مادی لەگەڵ مالیایە. بۆیە ڕەئی زۆرێک لە زانایە جمهوری عولەما ئەوەیە کە ثوابی قراءەتی قورئان ئەگا بە مردوو. مەذهبی ئیمامی مالیک و مەذهبی ئیمام ئەبوو حەنیفە و مەذهبی ئیمامی ئەحمەدیش ئەو هەیە. مەذهبی ئیمامی شافعی ڕەئێکی تێیە کە لەسەر ئەوەی ثەوابەکە ناگات و ڕەئێکیش هەیە هەر لە خودی مەذهبە یا با بڵێن شەوافع لە دوای ئیمامی شافعی ڕەئیان وهەیە کە لەسەر مەذاهیبەکانی ترن کە ئەگات. خوای گەورە لە گوناهی منیش ئەوژ ببوورێ، خوای گەورە لێمان قبوڵ کە داوامان لە زاتی پاکی پەروەردگار ئەم کەلیماتانە و ئەم لەفظانەی کە لە خزمەتیانە ئەبین سەواء لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم یا ئاەتە شیرینەکانی دڵمان داوای لێ ئەکەین بە گەورەی خۆی بکاتە ڕەفیقی ناوگۆڕمان، شەفاعەتکاری ساحەی مەحشەرمان لە ڕۆژی قیامەتە بەهۆی ئەم کەلیماتانەوە خوایان بەرزمان کەرەوە لە بەهەشتی خۆتە. آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خوای گەورە لە گوناهی منیش ئەوژ ببوورێ، خوای لێمان قبوڵ کە.